ئەمریکا و ئێران ئامادەی وڵاتەکانیان بۆ گەڕانەوە سەر ڕێکەوتنامەی ئەتۆمی ساڵی 2015 دەردەبڕن و ئیسرائیلیش کە بەشێک نییە لە ڕێکەوتنەکە کە چی دەڵێت پابند نابێت بە هیچ ڕێکەوتنێکەوە لەگەڵ ئێراندا. لە چوارچەوەی گفتوگۆکانی ڤێننادا و تەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەاند وڵاتەکەی ئامادەیە سزاکانی سەر ئێران هەڵبگرێت و خاڵەکانی نێو ڕێکەوتنامەی ئەتۆمی ئێران جێبەجێ دەکات. لە نوێترین پێشهاتدا عەباس عێراقچی جێگری وەزیری دەرەوەی ئێران ڕایگەاند تا لانەبردنی سزابووریەکانی سەر ئێران لەسەر چالاکی ئەتۆمیەکانی بەردەوام دەبێت. وتیشی چەند نیشانەیەک هەیە دەری دەخات ئەمریکیەکان دەیانەوێت هەوڵەکان سەر بگرێت و کۆی سزاکان هەڵبگرن. هەروەها میخایل ئۆلیانۆف نوێنەری رووسیا لە گفتوگۆکان ڕایگەاند لە کۆبوونەوەی هەینیدا چەندین پێشکەوتن بەدی دەکرێت لە ڕێکەوتنەکاندا. وانگ کیۆنی نوێنەری چینی ژووتی مەوداکانی نێوان ئەو دوو وڵاتە کەم بوونەتەوە و لا گەیشتن بە ڕێکەوتن نزیک بوونەتەوە. وەک نیەت پاکێکیش ئێران ئەو کەشتیە نەوت هەڵگیرەی کۆریای باشووری ئازاد کرد کە لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵدا هێزە دەریایەکانی سەر بە سوپای پاسداران لە ئاوی کەنداودا دەستیان بەسەرداگرت بوو. هاوکات بەرپرسێکی وەزارەتی دەرەوەی کۆریای باشووریش ڕایگەاند کە وڵاتەکەی هەوڵ دەدات 7 ملیار دۆلاری ئێران ئازاد بکات کە بلۆکی کردووە. هەرچەند ئەوە پەیوەندی بە ئازادکردنی کەشتیەکەوە نییە. لەلایەکی دیکەوە حەسەن ڕۆحانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران لا وتەیەکیدا لە کۆبوونەوەی لووتکەی 8 وڵاتە ئیسلامیە گەشە سندووەکە ڕایگەاند وڵاتەکەی با شێوەیەکی ئەرێنی مامەڵە لەگەڵ ڕێو شوێنی ئەرێنیەکانی ئەمریکا دەکات لەسەر ڕێکەوتنی ئەتۆمی. ئەگەر واشنتۆن سزاکانی سەرتاران هەڵبگرێت ئەو کات تارانیش پابەندی ڕێکەوتنی ئەتۆمی دەبێت. لە بەرامبەر ئەم لێدوانانەدا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل ڕەتی کردەوە پابەندی هیچ ڕێکەوتنێکی نێودەوڵەتی ببێت لەگەڵ ئێراندا. وتیشی ئەو ڕێکەوتنە دەبێتە هۆکارێک بۆ گەشەپێدانی چاک لەلایەن ئێرانەوە ئەوەش هەڕەشەیە بۆمان. وتەبێژی کۆشکی سپیش جەختی لەوە کردەوە کە تا ئێستا گفتوگۆکانی ڤێننا لە قۆناغی یەکەمیدایە بەڵام ئەرێنین. هەروەها عەلی ڕەبیعی وتەبێژی حکومەتی ئێران ئاشکرای کرد کە وڵاتەکەی لە ڕێگەی گروپی 4+1ەوە چەند پێشنیازێکی ئەمریکای لەبارەی هەڵگرتنی سزاکانەوە پێگەیشتووە. پاژەوەی ئیدارەی دۆناڵد ترامپ لە ساڵی 2018دا لە ڕێکەوتنامەی ئەتۆمی کشایەوە، ئیدارەی جۆ بایدن لەگەڵ هاتنە سەرکاری نیازی خۆی بۆ گەڕانەوە بۆ ناو ڕێکەوتنەکە نیشاندا. چەند ڕۆژێکی شەکۆبوونەوەی ئێران و ئەمریکا بەجیا لەگەڵ وڵاتانی بەشدار لە ڕێکەوتنەکە کە پێک هاتوون لە رووسیا و چین و فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا و نوێنەری یەکێتی ئەوروپا لە ڤێننای پایتەختی نەمسا دەستی پێکردووە بۆ دۆزینەوەی میکانیزمێک تا ڕێکەوتنەکە زیندوو بکرێتەوە.